دەینە سەر ئەو کەسانی زەکاتیان پێدرێ 8 پۆلن یخوای گەورە لە قورئانە دیاری کردو و پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام لەمانە زیاتر یعنی نەچۆتە سەر نەیداوە بە کەسی تر فەقیر و هەژاری تر هەبوون کە کەسانێکی تر هەبوون کە زەکات نەیگرتوونەتەوە لە بەیتولمال داوێتی پێیان بەڵام ئەوەی لەم سەنفە نەبوو بێ زەکاتی نەداونێت یەکەم هەژار دووهەم دەستکورتەکان هەژارەکانەوانەیە کە هیچیان نییە دەستکورتەکانەوانەیە کە هەیانە معاش خۆرە بەڵام مناڵی زۆرە بەشی ناکە پارێک یان هەژارەکە خانووی نییە دەستکورتەکە خانووی هەیە بەڵام خانووی هەیە بەڵام مەسروفی ماڵ و مناڵەکەی زۆرترە بۆ هەردووچیان جایز کارمەندی زەکات کۆکردنەوەکە خۆی چونکە ئەو متەفەڕیق وە لێ بڕاو ئەوی شەو ڕۆژی شکا لەسەر ئەمە زەکات کۆکات و دابەشێکاتەوە ئەمەش دیسان مافی خۆیەتی وەرگرت نەو مسلمان ئەو کەسێک کە تازە مسلمانم بووە بۆ کەسبکردن و لاشەڕکردنی زۆردارەکان ئەتوانین طبعاً ئەو کاتە زەکاتیان پێ بدرێت و لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام پێیاندرا پێنجەم سەربەستکردنی کۆیلە پارە بدەین بە کۆیلەکە بڵێن خۆت بکڕەرەوە عادەتەن کڕراون و فرۆشراون و لە ئیسلامیشا خوای گەورە بەشێک لەمە بۆ ئازادکردنی کۆیلەکان ئەمەی دیاری کردو کە زەکات بدەن بە کۆیلەکان کە لە سەرنجامی ئەو هەموو شەڕانەی کە ڕوویدا و خەڵک کۆیلە کراوە پارەیان بدەنێ بۆ ئەوی وردە وردە خۆیان بکردنەوە لە سەیدەکانی خۆیان شەشەم قەرزار کە بێئومێدەرەوەی بتوانە قەرزەکەی بدات یەکێ قەرزاری بانقە بەڵام مۆزەفە لە ڕاتۆکەیە جێڕنەوە یانیەوە مادام هەر ئیشەکەی بەردەوامە خۆیتوانێت پارەکەی خۆی بداتەوە بەڵام یەکێکە قەرزار و هیچی نیبیداتەوە قەرزی کردو بۆ خواردن یا بۆ پۆشاک یا بۆ زستان مەسروفی زستانی تەوە زستانیشتەوە بوو پارەکەی خوارد دای بەنەوت و دار و پۆشاک و پێخەف و ئەوانە کۆتایی پێهات ئێستا نیەتی بیدات لەبەرەوە بەیتولمالە بێ بیداتی و زەکاتەکەی بدات مجاهیدەکان و پێداویستی جیهاد و بانگەوازەکە مجاهیدە ڕۆشت و جیهادەکە و متەفەڕیقە ئەرچی ماڵ و ناڵەکەی لە سەرمانە کرێخانوویان مەسروفیان خوێندنیان تەندروستیان هەروە پێداویستەکانی جیهاد کڕینی مەدفەعێک بۆیان کڕینی چەک بۆیان پاچ و خاکەناز و سەنگەر هەڵکەندن سەیارە بەنزینی سەیارە هەرچی شتەکە پێویستیان پێێتی یاهی بانگەوازەکە کتێب چاپەکە کەناڵی تەلەڤیزیۆنی تەرتیب کردو پێی ئەوەش عەلە الئەرجەح ئەچێتە ناویەوە هەرچەند هەندێک عولەما فەرموون کە بۆ کەناڵی تەلەڤیزیۆنی ناشێ بەڵام یوسف قەرزاوی و عولەمایانێکی ترە فەرموون بەڵێ ئەشێت چونکە لەم سەردەمای خۆێستا لە هەندێک شوێن کە جیهادەکە ناکرێ بانگەوازەکە ئەکرێ لە وڵاتی ئێمە ئێستا باشترین شەدەوەی کتێب چاپ بکەین بڵاوی بکەینەوە یان هەروەها تۆ پارێکی زەکاتت هەیە لاپتۆپی پێ بکڕی بۆ ئەو گەنجانە یان مۆبایلی پێ بکڕی بیان دەیتەوەوان دەرسەکان وەرەگرنەوە هەروەها مەسەڵەن پارێکە بدرێ بۆی ئەپلیکیشن بکرێ ئەو هەماناخرە ئەو هەمووەکرێتە تەرتیباتێکی بۆ کرێ و لۆگۆیەک و ئەو هەموو دەرسەیە کەوێتە بەردەستی کابرا هەشتەم ئەو گەشتیار و مسافرەی کە پارەی لێ بڕاوە یەکێ سەفەرەکە لە شوێنە بۆ شوێنێکی کە و پارەی پێ نەماوە و دێر لە زەکات داواکە و زەکاتیش بەیتولمال پێویستە بیداتی ئەم بەیتولمالە علاقەی بە پیاوەتی و چاکەوە نییە زەکاتی مسلمانانەوە ئەدرێ لە زمانی ئەبوبەکر سیدیق خوای ڕازی بێ ژوورێکی هەبوو لە زمانی سەیدنا عومەر ژووری هەبوو گەورەتر و مەزبوطتر بوو مۆزەفی هەبوو نوێنەری هەبوو شوێنی تەوزیعکردنی هەبوو دوای سەردەمی عوسمانی کوڕ عەفان ڕزای خوای لێ بوو بە قائیمە و لیست و دەفتەر و تۆمار و خەڵکەکە پێداویستەکانی ترەزانرا لە مەدینە چەند کەس محتاجە تەکبیری ساڵانەی بۆ ئەکرا تەئمینی ساڵەکەی هەمووی بۆ ئەکرا و خانووی بۆ ئەکرا و پێداویستەکانیان پڕەکرایەوە ئەنجا هەروەها هی شوێنەکانی تر کە لە سەردەمی عەمری کوڕی عاصە خوا لێ ڕازی بە لە مصر پێداویستەکانی هەموو جێبەجێ کردبوون تەنانەت کە جوابی نرد تێمە هەموو شتێکمان بۆ جێبەجێکردوون و تیان بیدەن بە گەنم بۆ جوتیارەکان دوایە کە ژن کردویان بە مەسروفی هاوسەرگیریش بۆ گەنجەکە ئەم پۆلە ئەم هەشت پۆلە ئەوانن کە زەکاتیان پێش ئەمانش خوای گەورە لە سوورەتی تەوبە لە ئاەتی 6 دیاری کردوون و نابێ بدرێ بە کەسی تر کەسانی تر مافیان لە بەیتولمالە هەیە لەوێ پێداویستەکانیان مسۆگەرەکرێ ئەو ڕیزبەندیەی لەسەر و باسمان کرد ئەوە لە ئاەتەکە وەرگیراوە کە خوای گەورە فەرمێ ئینەمە سەدەقات و سەدەقات لێرە یعنی زەکات
حصري شي كردو إنما يعني ما الصدقات إلا للفقراء، الزكاة نادرة بكس إلا بمعنى نبي للفقراء والمساكين والعاملين عليها والمؤلفة قلوبهم وفي الرقاب والغارمين وفي سبيل الله وابن السبيل فريضة من الله والله عليم حكيم. زكاة أدريت هجاران دسكورتان أو أني فرمان بريتي زكاة كأكن كاربدس وكارمندن نو مسلمان كان أما چوار هروا آزاد كردني كويلة أما بينج دانوي قرز قرزاران وأما بين شش لا بيناوي خواي گەورە کە مەجالێکی زۆر زۆر ئەگرێت و عادەتەن قیتال و جیهاد دەگرێت و زۆرتر هەروە بۆ ڕێبوارانێک کە پارەیان لێ بڕاو ئەمە فەرزێک کە خوای گەورە دیاری کردو خوش زاناو دانا.